بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی کە راپۆرتەکەمان هێناوە ئەمڕۆ ئەوەی کە تێبینیمان کرد حکوومەت وەکو پێویست نهاتەوە دەم داخوازی پەرلەمانتارانەوە ئەمان نیشانەی ئەو حقیقەتەیە کە حکوومەت وەکو پێویست ئاور لە گەرمیان ناداتەوە و داواکاریەکانیان بە هەند وەرناگرێ. من بۆ خۆم ئەو ئامارەی کە لە بەردەستما بوو لە کۆی گشتی ناحێ و قەزاکان لە تەکیە لە سەنگا و لە چەمچەماڵ لە ناحەی سەرقەڵا و ناحەی ڕزگاری قەزای کفری و قەزای کەلار و قەزای دەربەندیخان و ناحەی باوەنور کۆمەڵێک داواکاری هەنووکەی بۆ ئەوەی کە ئەو هەستکردن غەدرەی کە لە گەرمیان و لە ئەو جێگانە کرێت کە پایتەختی ئەنفال و شەیدن داتایەکم کۆ کردبووە لەسەر ئەوەی کە ئەو پرۆژە خزمەتگوزاریە هەنووکایانە چەندی تێچێ کولفەکەی چەندە. هەموو ئەو داتانەی کە لە بەردەستما بوو کۆی گشتی ئەو داتایانە یعنی بۆ ئەوەی کە هیچ نەبێ ئەو هەست بەخوبنەمان لا کەم بێتەوە کاڵ بێتەوە کۆی گشتی 185 ملیۆن دۆلار ئەو داواکاری و داخوازیانە لە پرۆژە خزمەتگوزاریەکان پڕ ئەکاتەوە. بە قەناعەتی ئێمە 185 ملیۆن دۆلار ڕەنگە داهاتی دەڕۆژ کۆمپانیا حزبیەکان بێ کە لە داهاتی نەوت قازانجەکەن یان ڕەنگە ئەو کۆمپانیا حزبیانی کە لە خاڵە سنووریەکان بە داهاتی دەڕۆژیان بتوانن ئەو داهاتە کۆ بکەنەوە و ئەو هەستەی کە باسم کرد هەست بە غەدرکردنەی ئێمەشیان قەرەبوو بکردایەتەوە. ئەم داواکاریانە من بۆ خۆم هەمووی ئاراستی حکوومەت دەکەم هیوادارم بەدەم داخوازیەکانەوە بێت بۆی هیچ نەبێ ئەو داواکاری کە زۆر جار باسیەکەین هەستی جیاوازی نەهێڵن ئەو لا مەرکەزیەتە دارایی و ئیداری کە زۆر جار باسمان کردووە بەشێکی پەیوەستە بەو داواکاریانەی کە ئێمە ئێستا لە پەرلەمانی کوردستان بەشێکیمان خستە ڕوو بەشەکەی دیکەش کە ڕێگایان نەدا بە حکومیەوەی کات نەما ئاراستی حکوومەتەکەین ومێ دەکەین حکوومەتی هەرێم ئەو ناوچە زوڵم لێکراوە ئەو منتیقا بە منتیقە و ناوچەی خۆی بزانێ بەدەم داخوازی و داواکاریەکانمانەوە بێ. بەڵێ بە دڵنیایی ئێمە بەشێکین لە حکوومەت زۆر جار باسی ئەومان کردووە بەڵام کاری پەرلەمانتاری کاری بەدواداچوونە کاری چاودێریکردنە ئەمە یەکێک لە کارە پەرلەمانتاریەکەمان کو بەدواداچوونمان کردووە بۆ کۆی گشتی قەزا و ناحیەکان. بەڵام بەشێکی دیکەی پەیوەندی بەو لا مەرکەزیەتە دارایی و ئیداریە کە زۆر جار باسیەکەین ئەگەر لا مەرکەزیەت هەبوایە بۆ ئیدارە سەربەخۆکان بۆ پارێزگاکان ڕەنگە ئەو کات ئەم داواکاری و سکاڵا و نیگەرانی و ڕەخنانەمان ئاراستی ئەنجومەنی وەزیران نەکردایە ئاراستەی ئەو ئیدارە سەربەخۆیە پارێزگایمان بکردایە. لە راپۆرتی لیژنەکە هەندێکی جێ کرایەوە بەڵام هەندێکی جێگە نەکرایەوە بەڵام بە دوواداچوونی خۆم لەبەرەوەی یادداشتەکە من ئامادەم کردبوو یا من بە وردی بە ناحێ و قەزاکان هەمووی گەڕام بۆی هەموو ئامارەکان کۆ بکەمەوە. بەشێکی پەیوەندی بەوەی ڕەنگەوە هەست بکەن حکوومەت لە ڕووی دارایی و بارگرانی بۆ دروستەکە بەڵام بارگرانی دارایەکەی تەنها 185 ملیۆن دۆلارە هەروەکوتم دەڕۆژ یعنی بە گرنتی ئەڵێم دەڕۆژ قاچاقچێتی خاڵە سووریەکان داهاتی ناوخۆ لەگەڵ داهاتی نەوت بە تایبەت تەرخان بکەن داخوازی هەموو ئەو ناوچانەی کە باسم کرد ئەو زوڵمەی کە لەو ناوچەیە کراوە هەمووی پڕەکاتەوە. بە دڵنیایی ئەگەر پێمان وانە بێ لا مەرکەزیەت ئەو بۆشایە پڕەکاتەوە نابێتە داخوازی حزبەکەمان و فراکسیۆنەکەشمان.